ئێمە گروپی کۆمپانیەکانی کۆمپانیا هەڵەبجە کە 5 کۆمپانیانی سەر هەڵەبجە گروپێکمان پێگەێناوە کە سەر بە کۆمەڵە کۆمپانیەکانی حاج عومرە گۆشت و گوزاری سلێمانین نخۆم کارگەڕم لەوێ بە حکمەوە ئێرە بوونێتە گروپێک ژمارە حاجانی هەڵەبجە 2 ساڵ الحەمدوللا بووەتە 141 حاجی ئەویش بە پێ ئەو پێوەری کە هەڵەبجە حسابی پارێزگای بۆ کراوە الحەمدوللا هەر لە سەفەرەکەی حسابی پارێزگای بۆ کراوە بە ڕێبەراتی تایبەتی بۆ دروست بووە ئومێدوارین ئینشەڵڵا لە ئایندە حکوومەتی هەرێمی کوردستان بڕاری ئەوە با کە ئەوە شارێکی کارە ساتبار هەڵەبجە ژمارەی حاجیانمان بۆ زیاد کات چونکە ئێمە لە ڕاستی ئەو کەسانەی کە چاوەڕێی بەڕێبردنی فەریزەی حەجن زۆرن بەم عەدەدەکەمەش سەرەکیان نایەتە پێشەوە ئەوەی شێکە لە تێبینەکانی ئەمە سوپاس بۆخوا بەڕێبەرایەتی حاج عومرە جێگری پارێزگای ئێرە بەڕێز و بەڕێوەبەری حاج عومرەی گشتی هاوکارمان بۆ لە میشەیە ئومێدەوارین ئینشەڵڵا ساڵانی پێشتر بە شێوەیەکی چاکتر و باشتر حاجان بەڕێ بکرێن هەچەند لە ڕاستیە ئەمە شایستەیە بۆ هەڵەبجە بەڵام شایستەکەمە چاوەڕێ زیاتری لەکە ئومێدوارین ئەو ڕۆژە بێتە دی مان هەیە وازانین تازە لەدایک بووین لەخوا بەرزیابی خوای گەورە ئەم عەتایی پێکردین کە زیارەتی ماڵی خوای گەورە بکەین ئینشاءڵڵا حەجی ماڵی خوای گەورە بێ بنسیمان ئینشاءڵڵا بۆ ئێمەش و بە هەموو مسڵمانانیش بەزاوی خوا ئەم خەڵاتی کرد وردن سیمانەکان سیمان کەوتە ماڵی خوا و زیارەتی ماڵی خوای گەورە بکەین ئینشاءڵڵا خوا نسیبی مسلمانێکی تێخا لە هەمەشی خۆڵەکە مسلمانێکی قوبڵ بکە ئینشاءڵڵا بۆ خوای گەورە خوا ئەم ڕێگەم پیرۆزێ کردووە بە نسیبمان و زیارەتی ماڵی خوا ئەکەین و زۆر پێ خۆشحاڵین ئەوە بۆ ئەو مناڵانە ئەگریم لەوێ دڵم پڕە بێدەنا ئەرە وەڵا بۆ ئەوی شوێنە گەڕێ نابێ بگریت